پارێتم نایە پارێ بابیتم نایە بەتەنێ پارێ باپیرم دەوێت. الو اهلا وسهلا شلوني باشي خوش بيا اخوة الون سيا ايه باشا كاكا باشا دزاينتيا امن اقام لو مسألة هي دنيا شاتك انا من بيم قلت قسم لەگەر کردیە من بەیزن و عەش لەگەرە ئەوی شەیدانیمە بەڕاستی خەیناکە با ئامۆزاش بی بەزە من لەگەر ئیشی نەحەق دانیمە ناوەڵڵا ئەگەر برای خۆشم لەو مەسەلانە باس بکە ئەو شتانە باس بکە یان لەو بابەتەی شتی ناحەق ئەمن بەیزن و عەشی لەگەر نیمە ناوەڵڵا وەڵا ئەنگۆش کەیفی خۆتانە ئەم سبەینێش دەسمە ماریان موعیدم لەگەری هەیە لەگەری دەبڕێمەوە بەیزن و عەشی لەگەرەوە مەسەلەی دانیمە ئارێ وەڵڵا باشە دە باش خواحافیز خواحافیز غرور بووینە وەڵڵاهی ئەو عالەمە غرور بووە ئێ کوڕە دانیشت سەلامەت خوا نانەچی دایە بیخۆنەوە ئەو عالەمە لەوا دەکا وەڵڵا غرور بووینە حەق باشي قابل ايه السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. شلون يا ابو صحتك باشي زول باشي بخير يا اخو. بخير زول باشي فرم وين؟ دانش يا الله صحتك يا اخو بخير بك. باشي بخير بخير يا اخو بخير. خوش بيا اخوتك يا اخو بخير يا كريم. خوش بيا اخو سلامت يا مزه ودور شات ساوريتو بن بي. دزايتي شي كمبيوتر؟ خير خير دبي ان شاء الله. لدواي محمدي شناردو لدواي كل رحمتي شناردو هاتو بويرا. بخوت عند زين وسيسوار صار من دايش مداركان من ماو. خزانه كم عمري اخوي كرت. محمد كريم جاني وهستان بيكردوها. شموي سختسي خوي لختي جيلي داوا. اموزا ختي جيلي سي سلامت بي. شو نازاني ختي جيلي يعني سي؟ إيه أو دايك كي لاي من نماو حتى يعني كسكي من لاي أوا براس يكيد في بلم دم يكسكن بين ولا يخوم. والله وبالله وطلعوا بالصالة أنقو جن بجنتان كرديا دوا جنيتوي مرديا خيناك برام تازة جني لشموي دستنيوا أو كوري دستين. كريم جان أقصى أبو من مكة قرارك وداومة يعني معقولة من بيجن بمين موتابة يعني لو جولة بتنيا بجيم كاك شموش لقاك سكن بيخولينا توا بيان بوتي كريم جان خوا أو خوايا كهمو ماني دروس كردوا يا من دبم يا دبك سكن بيتو أو مالا تيجا إيشي والله ماما أقل راسي دويت وخرتي بلام أتو تسبري أما بغسيتو دكي هاجي أحمد أتو برا قوريمي تأمر شقي ما حازري خوها وقصيدك أي بناك نانقو هي عمرتها مني لزياتي أوي بنين عيب اشتوا مكان تشجيع إذا كان لبو اشتوا أنقو هم غلطا كلمة أقصى أبو من مكة أو أنا بخيالي من دانار واتن السردمي تو حبتاو بينزيد دزدايا بحبتاو بينزيد يكوش مودي برم أو أنا بو من بعض مكة وناس عقلي من أي أو حالة من تيجام
دوێنێ شەوێ میوانم هەبووە ڕۆژی جمعای ڕابردوو میوانم هەبووە بە شەری خوا نەبووە خزمەتێکمان بکە و چایەکمان بۆ بێنێ ئەوە حاڵە تێیدا مەسا زۆر سەیرە خەریکە وا دێ بەرچاوم دەترسێ عیبە بۆ تۆ دەترسێ ئەمە پێم گوتی ناترسیم والله لە کەس ناترسیم بەس لەو خۆیان گەڕووی دەترسیم تێگەیشتی بەس ئەمە لەگەر شتوی ناحەقدانیمە بەسە ئەمە لەگەر شتوی دانی و خەلاص و براوە قەت مەمنونت نابم بڕۆ من تۆم ناوێتن و ئیشم بۆ مەکە فەرموو دا من خۆ حافیز والله حەیف بۆ تۆ وەرە دانیشە کەریم وەرە وەرە لە چێ دەڵێ دانیشە وەرە کاکە مەڵێ ئەحواڵت چۆنە شەمۆی نەحلەتی دەتەوێت بەو بەیانێ زوێ بەڕابێری شەمۆ چاک گوێ بگرە من ئەو پیاوەنیم ئەو قسە خۆشانە بۆ من بکەی ئەو قسە خۆشانە بۆ خۆت بکە چی؟ بابە بەو خودە ئەوەی لەدەستم بێ لەگەڵتی دەکەم وەختم مەگرە و ئیشم هەیە تێگەگەی خواوەکیلی ئەوەی خراپە بەسەرت دێنم ئەوڕۆ هەتا ئێوارە دەبێ ئەو قسە تەلاقی تەواخی نەدەی خواوەکیلی جۆر دەبڕم من ئەو پیاوەنیم تۆ قسەم بۆ دەکەیت تێدەگەی ئەوە هەڵگرە بۆ دوای هەڵگرە بۆ دوای تۆ باڵێ باشە باش دوای خۆ قسە لەگەڵ دەکەم کاکە ئەوە بۆ خۆتان هەردووتان دانیشت بوون کەریم هەر زندۆقی تۆ ترسا و ڕۆی هەلا کونێ با لەگەڵم نەبێت ئەوە ڕۆژگارە ویشی پێم دەبێت بەڵام ئەوڕۆ من فکرم لە شتێکی کردوێتەوە دەمەوێت دوای نوێژی عەسرێ بچمە ماڵی شەمۆی ئەگەر بەخۆشی هاتە ڕای کچەکەموانەوە سەرانەوە هات ئەگەر نەشات بە زەبری پرزڕا کێشان هەتا ماڵی دێنەوە باشە کاکە ما هیچ تشی مشکلە شتێکی نابین ئەو ئیشێ بکەیت و کورە بابە هیچت بۆ نابێ نام مەترسێ مشیلەی چی کاکە گەر نان بڵێ نایەین زۆر احتیاطیە براکەم ئەگەر هەردووکتان دەڵێن ناین مێن کاکە مەمنونتان نابم ئێوەش وەکو کەریمی لێ بڕۆ نەدەرێ ئەگەر لەگەڵیشم دێت مەمنونتانم کاکە ئەوە ڕۆژگارە ئێوەش شتان بە من دەبێتن شەمۆ بە هەوەسی خۆی دەیخولێنێتەوە لە کۆڵان و لە ژوورێدا منیش دایکەکەی لە نام نماوە مردووە خابیلە ئیش ئاوا بڕوە کەیفی خۆشتانە کاکە ئەمە لەگەرتین هەتا کودێ لەگەرتین حاز دەکەیت دەچم لە هەردوو جێران شم دێنمە ئێرە کو دەری حازینەوە باش ئەما و ئیشەی بەبێ پرسی کەریمی بکەین ئاهۆ لا حول ولا قوة إلا بالله كورە کوڕی من کابرا دوێنێ پێ ڕانەگەیاندن گوتی ئەمن نایکەم و تۆ بەکارم کاکە دەترسێ براکەم لە خۆی ڕانابینێتن ئەگەر ئێوەشە خۆتان ڕانابینی زۆر احتیاطی کاکە مەیکەن خۆت مشەوەش مەکە مازارێ باشە لۆ ئەم دەرم تەلەفۆنەشی لۆ شەمۆی ناکەین تەلەفۆنی بۆ ناکەم کورە من کەیە و کامیان بە پیاو داناوە ئەسڵەن لای من بە پیاو دانادرێەوە هێستاش پێتان دەڵێم ئەوەی دەترسێ لە خۆ ڕانابی نەبانێت کورەمە ناترسین دەگەرتین هەتا ئاخی ناترسین ئێستا دێنیان نا مستەر چاوەندی بخڵاس و برای واز سلام سەرچاوم کاک حازی دەفەرمووت خواتایکی خۆ سەرچاوی من ستان بود ئێوارە دێنیان نا حازی لە قسە دەرناچ دەباش دا چاکەتان بخۆن بڕۆ پارەی سێ چاش واصل کە باش دەبڕۆ بام چاکەتان بخۆن و با بڕۆن بەرێکا کاکە و پارەی سێ چای برا مش حق خۆم بگەمە شتێک گەرنا واز نایە گەرنا ئەوە جەرگای محکەمەی کراوەتەوە حق خۆم ئەوەندی شاتەوە فەرموو فرمون السلام عليكم عليكم السلام ورحمة الله السلام عليكم السلام ورحمة الله السلام بخير عليكم شلونك؟ باشا يا موزة بخير استرسام أهلا استرسام باشا بخير فرموا يا كريم أحوالي شو أنا ما نضاف شو خوش بيا أخو أنقو كنا باشا أخوي بسهل يا أخو بخير بيسترسام ديارني يا زمان مو باشا تلو ديارني لبرسي من ديارني والله حق أخوتك كريم أو بو زاري ناس هم زاري من ديمناجو أقصي بيتن قلت حتى إنسان نتيجة نداير بس يمن كريم جان حظة كان راسي رواني جبريل أو ربيه ما ريت ساورت لبشت ميانا والله يجينا بحاجة أحمد براستي أوروبيا مناقريبين نازم سبينش بس محاولة لكم إن شاء الله يان سبيني يان دو سبي بيهم مالتان يكزاري لقد دبرين موا وبيكو دادا نشين همو بيكو دادا نشين ئامۆزایەکان و ئەو کوڕ ئامۆزایەکان هەموو بانگ دەکەین کوڕی خۆم بانگ دەکەمە
چەندی ئەوانەی کە خەبەریان دەدەمی ئەگەر ئیشیان نەبوو ئەوانش بابێن قسەی لێ دەکەین ئەگەر عەقلم گرتی ئەو ئەمن لەگرتم ئەگەر عەقلم نەگرتی وەکو جاری پێش و پێت دەرێم ئەمن کاکە تێدا نیمە ئەوجار نازانم جارە ڕیشم تاو نەدایە بەڕاستی مامە کەریم هەموو ڕۆژەی حاجی ئەحمەد دێ دەرێ وەرە بابڕۆنەکرد مامە کەریم ئەو جا من ئێستا هاتمە یەکجاری وعدەک مام دێ و یان شەوێ یان سبەینێ وەرە ئەمە باوی ئیشەیەک لای بکەینەوە هەموو ڕۆژێ هاتووێن پێ ناکرێت هەموو ڕۆژێ ئەمە لە ئیش دەبوو وەرە و بڕۆ وەرە و بڕۆ کاکە قسەکەنگۆ ڕاستە قسەی حاجی ئەحمەدیش سەرسەرم ئەنگۆ ئیشتان زۆرە ئەمش ئیشم زۆرە بەڕاستی شەریکەی ناتوانم ئەم ڕۆژێ بەجێ بێنم بەس لەبەر ئەو ئیشەی چونکە ئیشی خێرەیە ئەم شەریکەی بەجێ دێنم بەڵام ئەگەر سبەی دووسبەی من هاتمە کنەنگۆ ئەگەر ڕێیتان لەگەڕ ڕێی من بوو ئەم لەگەرتانم ئەگەر ڕێین گۆش لەگەر ڕێی من نەگوزا بەڕاستی ئەمن لەگەرتان نیمە ئەوە لە ئێستاوە پێتان بریم باشە کەریم خوا بکەم مەڵەنەکەت بێنێزێ ئەوڕۆ سبە و دووسبێ من چاوەڕێیتەوە باش من دەڕۆم خوا حافیز بۆ دووسبێ خواحافیز خواحافیز لا حول ولا قوة إلا بالله والله نازم بقرا آموزا يتشكرو بس هوني دريم آموزا خو عقلك الداتي بيقبر يوبسي يا خو بخير بين خوش هاتين 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 خاله ما هنا وهاتين خاله بتبين موزارة بقربان دبم تصاود ماز دكم هجوم دەکەین و هیچ مەترسێ دەزانێ من چتەکە بستاکە بەس پێم برێ بزانە چێ هانە ڕوویدا چێن دەرێ کردێ ئاتو چێت دەوێت لە چێی بدەم و چێی بکوژم ئەمن ئێستاکە لە عەردی هەری دەوەرێم ئەو هەڵێ دەکەم پارتەی دەکەم خاڵە لەفەرێک پیا بووە دەیناسیەوە کەریم چی هات کەریمە ئەوەی پێم دەگوت تا شەکەر لۆ منداڵ مەمە دەخۆم ئەوی خۆی هەر دەچێشا و دەیگوت هەفتا و پێنج دەستی پێ کردێ دیفاع لە حاجی ئەحمەد دەکا مقاومەمان لەگە دەکاتن ئەو جە دەزانێ ئەم چستاکەچی لێ دەکەم ئەمە با هەستیم بڕۆی نەکنی پارچەی دەکەین وەچی پارچەمان کرد و کوشتمان پشتی حاجی ئەحمەدی دەشێ لەبەرەوەی حاجی ئەحمەد خۆی هەر دەچێشینە بەوی ئەو ئەمە دەچین ئەوی دەفەوتێنین ئەو جە دەچین حاجی ئەحمەدیش گورجی دەدڕێنی ئەویش لە کۆرە خۆمان دەکەینەوە ئەگە وردە ماسی تێدا بوو ئەگە وردە ماسی تێدا بوو ماسی تێدابی تێدا نەوە مشکلە نییە مهم ئەمە دەیکوژم کاک ئەحمەد ئامۆزامان کاک شوان ئەتوو بەلاشاوە لە سەواقنایە ئەوە تێراوە لە سەواقنایە دیفاعم لێ بکەن ئەو پیاوە بێکجاری واز دەمبیری هەیە هاوار مردە ئەمە لە پشتین لە پشتمان ماترسی هیچ عافیا ئامادەمە خێنم لە پێنایی تو برێژم خێنە من ئاوێ ئەمن ماستاوم دەوێ شەربەتی مێوشم دەوێ خینی چایاوان شەمو ئەتو لە من تەمین بە هەر لە دوونی هەتا ئەوڕۆکە هەر ئەمن دیفاعم لۆتو نەدەکەم ئێستا ئەوجا دوو کوڕم هەیە دەزانی چیانە بروس لیلی و جاکی شان چەند فیلمی دەرینە جاکی شان ئێستا ئەوجا دەزانی چ ئەوە نییە ئەوانە ئەمن حەفت دەقلە دەزانم بووی بە بیست ئەوانش هەریەکە چاردە ئەوافێ ئەوافێنچانە دەغەیار ئەوافێ خاڵە بە قوربانت دەبم ئەو جەنگۆ بڕۆ خوتور بەخێ باشە بەچاو دیارە ئەمەش عەساینە خوتورمەی وام حازر کردی ئەو جارە خوتورمانەی ئەو جارە چ خوتورمەکانی دیکە نییە هەفتاش بێ تەوسیەکەن ئەوە ئەو جارە سەموتان دەبێ تەوسیەکە باش قوربانم خوا هجوم کاسە هجومی دەکەین و پشت لێشێ لە شەریکە نێزیکە بڕۆ ملی بگرۆ پێم لە لۆ دیفاع لە حاجی ئەحمەد دەکەی بڕۆ نەنگۆ بڕۆ ئامۆزایەکانم ئامۆزە جەنا ئامۆزە ئەمر ئێستا دێ با تەشریفە چی بخۆم ئەوجا دێم خۆیان بە قوربان دەم حەلەکی بینەوە ئەوە چییە؟ مەسەلە چییە؟ هێواش ئەوە چیەوە؟ مەسەلە چیەوە؟ ئەوە چییە خێرە دەزانی چ بەو خوایەکەمە چیەوە؟ لەبەر ئەیبەی نەبیتن ئەو دارێ تەپی سەرکرد خێرە شەمۆ چیەوە؟ با پێ بڵێم کاکەریم ئەو ئامۆزایە تو نییە و سەرکە سوورەکە واز با لێ ناینی دەزانی چ تەمبێکە
تنبيه دەکەی بە خۆمان تەنبیه دەکەین جەنگۆ ئامۆزا خالە بەخۆشم دەزانی چێ تەنبیەی دەکەی تەنبیەکە تەنبیەی ناکەی هۆرد و سار پشتی دەشێنین بەو دارێ ئەگەریش ئەتوش دیفاعی لێ دەکەی دەزانی چی ئەتوش دەکوشم ئەتوش بەو دارێ دەتکوژم هێواش با بزانم مەسەلەت چییە ئەمە ئەگەم لیز نییە دەزانیت چێ بەڵاست پێ لە 20 ساڵەوەی پێش ئەم بەتونە دەگۆی دانیشەکەریم ئەتو دادەنیشتی ئێوایە بەیدەرم دانیشە ئەحمەد ئەو دەستە سەربالێ ئەو چەند ساڵە پێ دەرێ 20 ساڵە پێ دەرێم دانانیشی دانانیشی دانیشکات خۆم لۆ مشکلەمانە دووش دەکا ئەخرەمە صاحب منداڵین ئێستا منداڵمان گەورە بۆ لۆ مشکلەمانە دووش دەکاتنەوە والله شەمۆ ئەوە چەند جارە پێی دەرێم نسحەتی دەکەم بە قسەم ناکە ئەمن لەگەر وینیمە ئەو غەڵەتە ئەمش دەرێم غەڵەتە بەعلەقەت زیرانەتی احترامی زیرانەتی بگرن قسەی بکەنەوە بۆ والله دەزانی چێ پێت گرێم یەک قسەت لەگە دەکەم یەک قسەت لەگە دەکەم باوەڕکە ئەوە کەونەکای بەبای دەکاتن لۆمە ئەوە چەند دارە پێی دەرێم قسەی لەگەر دەکەم هیچ نایەتە سەرڕێ سەرڕێ ئەهلە وەسەلەن ئەگەر نایەتە سەرڕێ چارەکم لۆ بکە گەر چارەشم لۆراکەی ئەمە چارەی دەکەی هێواش شت بە هەرا نابی پێم گۆتینە نسحەتم کردێ 20 جار بە قسەم ناکە دەرێم واز لەو مەسەلەی بینە بە قسەم ناکە ئەمن لەگەر ویژ نیمە چونکە ئەمن گەڕایمەوە الحەمدولله تۆ بەکارم لەوەتی ئەمن تۆ بەم کردیە ئەو کابرای نسحەت دەکەم بە قسەم ناکە باجێتان لێبی ها بلە خەنجەر جێ لێبی ئەوە هاتینە ئێرەش لێتان ناترسێما بەزە من لەگەر حەقێمە لەگەر ڕاستیمە ئەو غەڵەتە لێ پشتگیری ناکەم جێلێ من لەگەر شەمۆمە ئەو دەسەزانی چێ شەمە وزبەت و وزبە ئەتۆ ئەگە چارەی ناکەی و بە قسەت ناکە ئێمە چاری دەکەین ئێمە دەستی چاری دەکەین ئەمڕۆ پێم گوتی شەمۆ ئەمن لەگەر ئەو مەسەلەی وینیمە ئەو غەڵەتە ئەوجا ئەمن ئەو ڕێی بیمە مانای ڕێیەکەی خۆمەوە هەیە کاکە خاڵە ئەوە گۆڕایە ئەوە بەقەتی هاتینە لۆ شەڕێ ئەوە کابرای شەڕاوی نییە جەوەکەی گۆڕێ ئێستا گەڕایتەوە تۆبای کردیە ژیانە چنیوە هەڵبژاردێ ئەوە حەزی لە شەڕێ نییە باش ئەمەش بە شەڕ نایە نانەما بە شەڕکردنی لەرگەری بە شەڕ نایە بەس ئەمە دەچین لەگە ئامۆزایەکەی ئەمە ئینتقال خۆمەوە من هەلو کابرای دەکەینەوە والله پێم گوتیە والله گوتم ئەگەر بەخسەی من ناکەی لە خۆت زەرەر دەکەی زەرەریش دەکا ئەجا هەر والله بابا چ مشکلەمان نییە مادام ئەتوو بەڕاستی ئیسپاتت کرد ئەشهد بالله کەریمە کەریمە تەواو ئەو دەزانی چێ ئەو ئەتوو تەدەخل مەبە هەر ئەوەندەیە ئەمە داوای اعتزار دەکەین دەڕۆین سەرچاوم دانیشن ئەگەر کاکەوە حەزمان ئەمن حەزم لە کەکاوە ڕاستی بەڕاستی عەزیمە ئەوە يعني إنسان شمال بسيط بتفاهم حسن الشرنية حسن عاشتيا عاشتيش خوشة توقع ما نذكر أتوا نفسيا قراني يعني براستي مهمة تبعات قرايا يعني حموشتش قرايا حتى شخصيتي شد قرايا يعني من هات مشورة نم ناسي بس هرتسن دشتورش ونقوتم لي ددم بلان ضرم قوتي لا أو لو علنية هو دار ما ممكن سجوا بقوري إصلاح بي برو باشي بروا حسنا والله زلتش شي قرايا رباط شي قرايا أدي براستي ما اعتذار دكين حتى رباطك سرچاو بس أو حاجة أحمد ما لو تنبيكا هيس ما لا قوري تنبيكا كاك بيزرني أقدرش تنبينه أم تنبينك عافية أول قديم أصابي قديم بوا أما زور بموتين أقر سايكاش ندروا المشكلة اللي عندي بسكنية هاي أنا أو تساعد كمان أو تسوي تو نيا دابا شو مشكلة درون شال درون زول ممنون خو حافظ نقاوة كنا ببسيك نهي أو تساعد كمان أو تسوي تو إجازة يا تساعد كمان نروشتي تو سبحان الله دس ما تشين درت ساسي إجازة يا تساعد كمان تسوي تو سرچاو بخير بنا سرچاو خالا هاجي وبيشوا برون شال خوش نيا أشتي خوشة سرچاو سرچاو حافظ لي شال مزار بوي زوزم أمامي حزب الله الشرنية هيتيز الحزب كده السلام عليكم بابا كاتت باش بخير بينه بخير بابا بخير بينه يا خو بخير انه ئەو چی بابە مەسەلە چی بووە غەمباری والله كرم هل يقرا وندخن بار النبي تو بۆچی بوو بابە ژیان هذه احمد يا موزان ديستان مشاكل دنيتو مشكله ما له بيادك هل يقرا خنها بابە چەند جاری دیکەشم پێگوتی وتم تەداخلی ئیشی حەز ئەحمەد مەکە ئەو بە کەلکی منە ئەو بە زەڕی هەیە ئەو بەس مشکلەی هەیە چۆن دەبێ بابە تو لە خۆ خەفەت بخۆی ئەگەر لە ناکەوە خۆ تووشی مشکلەیەک شتێک کرد قسەکەی تو ڕاستە کوڕم بەس هیچ چارەمانیە زۆر خەفەتی لێ دەخۆم بەڵام چەندی دەکەم دەمێ گوێ نەدەمێ بەس هەر لە خەیاڵشمە لەبەرەوەی ئەو عالەمە هەموو ڕوو لە من دەکا
هەمووی هێقی من دەگری ئامۆزایەکەتەوە ئامۆزایەکەت خراپە ئەمیش نازانم چیان جواب دەبەوە جا بێزار دەبم لەنەخۆ من لەگەر بینیمە لەگەر ئەو ڕێی بینیمە ئەو غەڵەتە بەس بکەم ئیتر هەروازی لێ بینین باشترە بەس بابا ئەوە نابێت چارێکی بۆ بدۆزمەوە تاکێ چارەی دەکەین ئینشاڵڵا خەمن نەبێت واز لەوێ بینین با خێرن بوو بۆ هاتن ئیشتە نەبوو وەڵا وەرنەژیرێنەوە لە کولێ چوین بزانین ناوەکانمان هات گەڕایەوەش نەگەڕات بوو هەنێتە لە کولی نەگەڕاتەوە ناوتە نەگەڕاتەوە هیچ نەگەڕایەوە ناگوتیان نەبوو ناوە تێدا نەبوو هەرگێشی بدەی کوڕم ئەگەر ناویشتان نەگەڕاوە لە کولی دەتا بمە کولی ئەهلی کامە کولی باشە لە کولی ئەهلیتان دەدەن هیچ خەفەتی مەخۆ سپاس بابەجی تو بۆ ساعتی بابە گیان دایکم گوتی دوانیوەڕۆ دەچینە ماڵە پورم ئەگەر بمان بات زۆر باشە ئەمڕۆ دوانی ڕۆیە بەڵێ باشە پێی برێ برێ با خۆیان حەزرکەن خۆیان بگۆڕن پاش نێڕۆی عەسری دەیان بم باشە بەڵێ تۆش لەگەڵیان دەچی بەڵێ بابەجی ئیشاڵڵا عەسری خۆتان حەزرکەن دەتان بم باشە بابە بابە چیشت نییە ماوە دەڕۆین بۆ ماڵ ناوەڕە کوڕم خۆشین بۆم دەوێت ئەم بۆ بڕۆنەوە ئینتزارت دەکەین ئینتزارم کەن دوای دەیان بە ماری باشە باش بەخێر خواحافیزتان بیبا بەخێرچن هەستە بڕۆکە خاڵت باجی بکە بلێ وەرە حاجی ئەحمەد وازمان لێ نایتر باش کاکە دەڵێتی دەرسێکی باشی بدەینی دەرێز ئەو جارە 20 دەرسی دەدەنێ ئەو جارە خوتورمەشمان زیاد کردیە بوویتە ڕقەم 6 و 7 و 8 و 9 دەش خوتورمەکەی بین لەگە خۆم لەسەر بە تۆپزەکەش بینە جارەکە دی شەڕەنیتەوە طبعا لە شەڕی خۆشتر هەیە دیارە ئەو حاجی ئەحمەدە کەفی بەهاشتی نایەتن حەزی لە شەڕەیە ڕۆدای سەر گۆست و بانجیکە واللهی ئەمە زۆر تووڕەمە ئەو بابە سەرکەستونەتو نییە خەبەرێکی زۆر قۆڕ و ناخۆشی لە بۆ بینە ئێ بابە خۆ من داچ خۆم نەکوشتیە لەکنەوی نەبوو مرد لۆ واز لەمەنانی ئێستا خەبەری چیشەم و من ئاگام لە حیز نییە کۆچێ کو ئاگا لێ نییە ئاگا لە نەبی ئەو بابەی تو 24 ساعت لۆ پڕدەناتە من لۆ واز لە من چی لە من دەوێت بابی من چی کردوە بە تۆ کۆچی ئەمە سوبەرسیمان نەکرد ئەمە داچی خۆم نەداوی ئێداکەم مرد ئەوە بەتەمایە ئەمە واز پێ دەکەم دەوێت توی باتەوە دەڕۆیەوە تو بەجێ نەوەڵا بەجێت نایەوە بەجێ بێنەوە زۆ بابە سەرکەسونە بینە داکەمی کوشت بە دەردەسەری بە عەزا و بەغەم ئەتوو لە چت کەمە سپلیت تەلەڤیزیۆن سەلاجە سەحن ئەنتەرتێت هەمووتم لەو کوڕیە ئەو بە حەسەر و تەلەڤیزیۆنە چ ڕەشت بێنوی نازانم کو کوشتی چی لێ کرد خلاصی کردووە کوشتی لەلای ها مانعای ئەوەیە ئەمن لە تۆ بسێنێتەوە تێناگەی کوردیە تو ئەوە هەدەفە چێدانێ ئەتوو لە مستیتەوە نازم ئەو زەبەتەما بەمێرد بداتەوە نازم چ بکەوە والله ناڕۆمەوە خۆم دەسووتێنم نەکەی مەناکرای سوستادنە قەراری لەسەر چۆ خۆت بستێنی ئێعدامت دەکەن والله ناڕۆمەوە دەخۆی چی بکوژێت معناوە تۆمت خۆش دەوێت ئەرێ وڵا زۆرم خۆش تەمان من مێردی خۆم خۆشێ کوڕم تەمان بۆ چی نییە لە برسا کشت بووێ داکمی کوشت هەلە برسا کوشتی ڕۆژە کەنگری دابێ بە ئەوە بە دڕکەوە ڕاست خەکاندبووی تو دائما کەنگری باس خاوێن دەکەوە پاچ دەکەی من تۆ زۆر خۆشێ چۆن دەڕۆمەوە دەزانم باشە کوڕم ئەتولۆ ئیشەکی لە خۆت نابینیەوە چ ئیش بابە چما ئیش لە بە تورک و عەرەب و هیند و فارس و نازانم چێ و چێ بەبەرە من دەکەوی واللهی ئەوەندە ڕاستە بەڵام ئەویان هەتا سەری نییە کوڕم ئەوەش نامعقولە بڕۆ بزانین چێ لە دەرکەی دەدا بەخێر بەسەر چاو چۆنی باشی سیحەتت شەمۆ چۆنە باشە خۆشبی سەلامەت بی خاڵە دەزانین لە چاهاتیمە چییە مەسەلە دارە دیسان حاجی ئەحمەد تەشقەڵەمان پێ دەکات چێ دیسان کایکۆم بەبا دەکات پاش 20 ساڵ پێش ئەوڕۆ باز دەکاتن دیسان بەسمەکەیە ئەوە دەوەڵڵاوە بیللاوەت اللهی ئەو جارە دێمەوە بە تەبەر منی لێ دەکەمەوە ئەمریش لەگەرتم بابە بەخەستە بابڕۆی بابا منیش دێم ئەتو چیەوە دێی ئەمریش دێم ئەتوش دێی بەڵێ بیا بە توش وەرە لەگەر من ئەوە چییە؟ ئەوە چییە؟
عافية والله عافية ببابي خوتان سوينا ببابي خوتان سوينا يا ربي خويا الحمد لله نمرد من داركاني خوم ديد من سوينا بزانا كيف بريم أتو بروسليلي أواش تابشانا كيتان بريم أمن لوقتي خوم حفتق للعاصمة دهات مخاري أنقود ماي حفتق لي كزيات كان دي كانت ساندة تقلا باشا استاش زين سكين دسينا ماري شموي بخوبه من داركاني وب زنقوي دسين هجوم سماري حاجي احمد دكين باشا اقعد يلا يلا راوة خالبة جميلة يا أخو الله خير بك يا كريم. خوش بيا أخو سلامة بك. كوي باشي. والله بثمايخ ما باش دبي. يا أخو باش بسلامة بك. عليك يا كريم مسألة شمو عادي عمدي سيليها توا. والله برين شكاك أوانش مشكلة أنا خير وقت. لو؟ والله ليها ميت أجاو نأخذ نازني. على سلام مسألة جنب جنو أو شتى استعليها ميت شر وهرا. والله إيشك بخوشي برا باشترا. كاك أمنيش. رأي جنابتم چەندی نسعەتیان نەکەم بێفایدەیە ئێستاکە دنیا پێشکەوتووە خەڵک بەرەو پێشکەوتن دەچیتن دنیا حنەمایە نەک ئەوها بە ناخۆشی بیتن هەوجە ئەوها ئەرێ وەڵا ئەوها کاکە چێوە دەرکەیە؟ دەرگەیە بڕۆ دەرکێ بکەوە هەستە بڕۆ دەرکێ بکەوە باشە پەلەپەرچیتەوە دەڕۆم هەستە بڕۆ مەستوفتان گرانە ئەمەتان ئیفلاس پێ کرد ژنەکت دەدەنێ سەرت لە خوێ دەدەن پارێز گرانی مەستوفیان گرانە کراسوکەوێت تەلازە تەلەڤیزیۆن سەعات سپلێت تەیارەمەیە کورە بابە بڕێک اقتصادی بکە ژنەکانە یاوان وەڵڵی ئیفلاسمان کرد سلام عليكم سلام خاڵە دانیشە بەخێر بێت بەخێر بێت خۆش بیت خۆش بەس پێم برێ ئەو حاجی تەڕەماشە چی لێ بەدەوێتن خاڵە تەڕەماش نییە تەڕەساسە تەڕەساسە تەڕەماشە نهێن بزانە پێت برێم ئەو کابرای ئەوی ئەو دەیەوێتن لە قانونی عەرد و عاسمان نییە نەبوو شتیوە هیچ نەبووە و هیچ نابیتن یان دەبێ بە وڵاتی خۆمە بەجەبێنی نه وڵاتی خۆمە بۆ دەکەین ئەو وڵاتی بەجێبێنی وەنیە ئەمە خلاص کۆتایی داهات تەحەملم نما لەگەڵ ئەو کابرایە سەبرم نما گەیشتە ئێرانە ئێرە ناو کولەکە بوو بەستەرەکەی وەڵڵاهی وەختە بستە ناو کولەکە پوشم بەس مایە ئەو جارە دەبێت زەرچ بکەی لەو ئەوەی دانێت مەچینەی گۆشتی بیکە خیمە فڕێدا بەس دەیکەمە بەخوای داهێنم ئەسەری ببینێ قوربان دەم بلا خەنجەر جێب دەمن بەس کا خوترومە ئەتۆ حەقم نەبێ ئەدێ ئەو قۆرانم لەو چدانە تەواوە بزانە دوو ڕامبۆم هەیە دوو ڕامبۆ جیلی نوێ ئەمە پێشان هەفت تەقلە لە عاسمانی دەهات دەزانم ئێستاکە ئەمن 20 تەقلە دێمە خواری لە عاسمانی ئەوانەش 14 تەقلە دەکە 48 تەقلە قوربان دەبم بەس کا خوترومە ئەوەکان ئەمە نارم ئەتۆ حەقت نەبێ بەکڵکە باسی حی کول عاخۆی کلکە باسی حەسیە مشکلە نییە هەتا ئەو قۆرم هەبیتن هیچ مەترسیە تەواو بابت لوقمە دەکەم تەواو دەزانین چی لێ دەکەم لە بابت اعتماد لەسەرە من بکە قوربان و خاڵەیە خاڵە بابی من بێکەسە بێکە سۆسیاتیست ئەمە بێکەسین وەنیە ئەمە بێکەسین بزانە پێت برێم وها لە بابت دەکەم پارتە دەکەم ئەوە پێت زەنگۆ ئەو 21 بەستە پەشمان دەکەوەنیە دەبێ بەجێمان دێڕی نەبە قوربان بەجێ ناوە ئەوەسی باپیرە ئەموو زارە پارەی دەدامێ ئەمنی دەبێت بکە کورە مشکلە نییە ناوە میمەوەی ئەمە شەڕەکەی بکەن کاکەوە خوتورمەکانە دەم 21 تەواوە ڕام لە 20 نییە بەس 21 چەندەوە چخۆت قەڵەوە لۆ ئەوە تەواوە لە بابتەوە ئەوە سەری حاجی ئەحمەدی پان دەکەم ئەو جارە 20 عاسمانە تەواو دەست خۆش پیرۆزبای لێ دەکەم لەبەوە شەڕە نوێی ئەو هەرهێنەی لێدەها هەلا هەر لە بۆ بابەی مشکلە نییە بەردە بابم لێ دەنووسیاتریش یاڵە خاڵە حازر بن حازرین چێ بدەمن ئەتوکەمی نەخۆی باشە با پیرێ دوودار لەسەر دێنێتەوە چ مشکلی تێدا نییە حازر بن وار شەڕ جەنگ حرب بە تورکیش ورش هجوم خاڵە لە بۆیان بڕۆن بڕۆن بە قوربانت دەبم
نەگەڕێنەوە هەتا پارچە پارچەی دەکەن هەتا پارچە پارچەی دەکەن وڵات نییە شتێکەن لە باڵ هەتووش ئەوانش دەبێت بچێ خۆشتر ڕۆژە بام لە خۆ دەکەینەوە ئەنی مردومە باڵم لە کۆکێتەوە میشتۆ لە کۆڵەکەمەوە هەرچێ باشتر فرسەتە لە بۆ ماوە ئەو بابەت دەبینێتی نیە مەشاکلمان نامینێت بڕۆ دێن ڕاوە چییە؟ ئەو منداڵ و تاڵانە بۆ نەهاتن؟ دێن دێن ڕاوەستە ڕاوە بەچە بێنن خۆت بگرە حاجی ئەحمەد ئەوە یەکیان بە دیار کەوت تات وەرن لیانگرە کوڕمەخوا نابی لەسەر خۆ وەرە پێش وەرن دابێن عیلاتیان دەکەم وەرە پێش چاو بە مێش لەو ڕۆژە دەگەڕام بلە خەنجەری تێدایە دەردت لە گیانی من بلە خەنجەر وەرە پێش چاو بە مێش ئەوە شەڕی ئاخریە خاڵە بتبینم خەڵاس یەکە کوڕاوەستاینە دەزانی چ نەمزانی حاجی ئەحمەد سلاحی پێیە کوڕەوەگەرە زۆرن حەیفی لە سەگ بتان خوارێ وەڵڵا ئەو شاو نەعە پیاوانە شەمە وای لێ هەداوە خاکە نازەمە دەزاتێ بلە خەنجەر بە عەقڵم تۆقیوە بلە خەنجەر خوا وەکیلی ئەو ڕۆ بەبێ گوێ دەدنێرمەوە بەس بزانە چ دێ دەکەم ماعەتینە باخی نەڕژێتن دەزانی چ دەزانی چی ئیشەکە با بە تەفاهم بکەین باشتر تەفاهمی چەوە دیسان دەتەوێت لە کۆڵمان کەوە ئاخر دەزانی چ با پێتان برێم ئەگە ئەی بە شەڕی دەکەم با بە قسەی خۆش بکەین باجی لە ژۆرێ تازە نەدەغۆت ئەوها دەکەم ئاخر دەزانی چ دیسان چاومان دێنێ خوارێ بە قورعانە دەزانی چ ئاخر مەقسەدم ئەوە نییە مەقسەدم ئەمە خزمیەچین ها لەبەر ئەوەی نامانوێت ساحبی دژمن کار بین و ساحبی یعنی فڕە وەڵڵاهی تووشی مصیبەت دەبین پورە بە شەر جارێک دەبری بۆکسەکە هاتەوە بیرت دەزانم والله بۆکسەکە هاتەوە بیرت دەزانی چ ئەو جارە سەرچینێ دەکەمەوە واز پورە داکمی کوژدەوە هجوم بەتەمای چی هەرچە دەوێ من ئامادەم بۆکسەکە لەبیر چوو ئەمنیان ئەتۆ تەمبێ نابی ئاکوڕینە چواردەوریان بگرن نا چاردەورەمان مەگرن هجوم کرد دەبی زۆر ئاگادار لە خۆمان ئاگالێ هەربیان کە بێژین ڕوحمیان یەک دنگ پێ نەکەی هەمویان بکە بێژین یەک دنگ ئاخری مەغزیان بەکاربین ڕوحمیان هیچ پێ نەکەی زنەوە ئەچیان پێت دەریم احتیاجیشم پێیە خەمن نەبی ئەی قورتان بەسەری تازە ئەو ڕۆ دەرناچن خاڵە بتبینم چی دەکەی ئەی هاوار خۆت چاردیتەوە دیسان والله دەدۆڕێنی کوڕ ئەم لەگە ئەمە زەعیدانی مەوادی بابم ئەم بۆ نامانەوێت ئەمە خیم بڕژێتم بە قوربانت من دەمانێت ئیشەکەی بە تەفاهم بکەین سوام سلاحی ئەتوو بە خۆی رەخت شەرە بە خۆت بەرەخت حەربا پێستینەمە حەمڕا و تەقڵە و بینەوە بەردە و خوتورمە و دیسان دەپارەیەوە سوامە منەوە ئەو خود ئەو دەستورە سلاحی پێەیە ئەم وابزانانی هەرداری پێ ئەوە دەستیحەیە لە چێنە ئەدی سلاح مەنع نەکرایە حاجی ئەحمەد و مەنعیوان گۆتیە ئەوە درێژ بۆ زغارەش دەخوا ئەدی فڕە قەوم قەیران بەرە زۆرە هەمووش بەسەر سلاح ئەنێ ئەو دارەکەم بەسەر كم تقف قال هدي زميلي ناري والله ما تقرا حلابي والله وبالله وتالله امن قوتم امن وابشر يا عم قوتي والله اول شري خوت الله جيب هذا جبتك يا واد انقو بصور لما دوا يدينوا
تەقەی لە شوێ دێ باش ئەمەش بەرەو شوێنی مەبەستە باش وەکی مۆزا ئەوە دیسان شەم و بابم بە شەڕ هاتوونە قەپاتی کە دوای لۆم کەرەوە قڕ بەسەرم دیسان دەنگی تەقەتی هەستە چیەوە دەچی ئاگر باران ئاگر باران ئەوە چییە؟ کوڕی کچەکەم بریندار بوو بەربووەوە زەکەریا کوژرا زەکەریا ئەووار بەدەستی خۆمانی خۆم کاون کرد ئەووار زەکەریا ئەووار هەمووی بسبب کار بوو والله العظيم بالسبب كان زەکەریات کوشت حاجی ئەحمەدەوە لە چاوی بوو ئەی هاوار کوشتن ئەی هاوار دەمزانی خۆش نییە دەمزانی ئاشتی خۆشە بدەمن 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 يلا ورد قوم من اللي ما مش نروح فيها شو جوابي خلك شو نتصور ما بيننا او خلك بجيب ها اي جوابي كريم دمو كريم كيف كنت ماشي ما عنده بيت كريم بريالة إخوة كريم مقصة بكر بها كريم جا زكريا جا براسي كلا رقم زور كلا رقم بابا خصني خلق نكرت مال من أخوهم لك سكشن ديالك هي كريم بخيراتي خۆش بی سەلامەت بی ئامۆزا چەم پێگوتی مە قسە نەکردم ڕاست گوتم پەشیمان دەبیەوە پەشیمانم زۆر پەشیمانم پاشی چی كريم جان زۆر پەشیمانم هەواڵ سکەوتەی من کردم بڕواتە بێتم منداڵیش نایکە ماڵم لە خۆم تێکدا زەکەریاشم بە کوشتندا کچەکەشم ماڵی وێرە ئامۆزا ئێمە خوێن و گۆشتێکین وەرە ئیشەکەت زۆر غەڵەت بوو مندارێکی بێتاوان لەو ناوەی ڕۆی کوژرا كريم جان خێرت دەگاتێ لەو زیندانە قوتارم کە زۆر پەشیمانم خوا گەورەی ئینشاڵڵا خەمێ مەخۆ تازە شتەکە بووە تازە ئەو شتە هات پەشیمانیش هیچ دادن نادا هیچ خەمن نەبی خوا گەورەیە
والله أوندة راسته بس أوان حتى سرينية إيه والله معقول شيء معقول جنيت توا زاني غلط ممكن بس لأخوي قولت في السيم دواء حاجي أحمد أمنتوا بكارم وازم لوش لاني هنا أمن لقو تراكم دوس بيضان زقستو داي بس بيضان برو دادوي بزي ما دري نبخل ما بجدنا يا عم أي إنواني بابا پیرۆز باید لێ دەکەم ئەوڕۆ باب سەریپان دەبتەوە صعيب كاتي صعيب كاتي صعيب كاتي نسي نورا صحيح قلت يكشي قلت بروما لا أكشن كان أكشن ليه بيغان شمو كلوزي توا اكشن جابوا هسه بنودو خالد بس لبابد بم خلخالك بدو ذكرهم نعم بابا عزيزة لله عزيز وين بقول ما بيم عزيز وين خالة بقول بعضهم خالة اللي بس بقول كلوب ليه بتكسروا والله نازل ديسان شمو بابا بشراتنا ديسان بو اخواني بيلم شوف أيها ورهش يكسرنا هذا بس تماشى كاميرا ما دائما الشركة ما إيشو كاري شركة وكوريا براسية من ناتوان ما مجدور هم رجع بيما دروا بلام بشرط ديم عملوا غلط حيوانك وكو يقناته ولقمان بلام إيشو كاري من زورت لبرهم الشركة مية شركة جبت زيدهم غير السي بس أو إيشكا أو إيشاكم أو بي تلكم إيه أولو السلام عليكم دزانيته إبادة كان دزانيته أو آموزايتو كايكوي أو كا مكشتين أو كا مكشتين نقسامك سيتشو تعزقوا تقسيبكو أو كي بونسوار سيداتي أنا شمنات لون كوبا كل وقت تمرين ذاك كاتش خو لا لا أقام عليه بخوت طول عمر السيزون نبي لا كوبيان قلت زاك خطرة يلا تاو دي خطرة يوم هذه كو سلا بقول له كذا وياك أو أمانة سيما رختان كذا كرد برخ يشتوها لما قدموا نظامه هاي ليك هكذا يلا عقل مسيغاي كرديا موبايله دوباره كم يوم صامت كم بقجوا كاغاز بيز صامت هاك شنو مدي احمد هذا ما عندكم بقى برو هي عملتان نمي صقي لتام اخوان موبايل شيا موجود ناتو بس دي ها بس داير بيدان برو حقيقي الصق بتاع اخواني والله سرچاوە کەم زۆر مەمنون خواحافیزتان زۆر مەمنون زۆر ئەمەنی حەزمان لە شەڕێ نییە هیچ چیز هەر حەزمان پێ ولا تنسى اي بابا الرؤى فيلم كوايا جاي بقولهم بقولهم وعابس ديك وعابس باي باي بقولهم عسلامة ما شو ماما شو دوري ولا شو سعر بيها هيتم وعابس وعافية سرچاو سباي تلفون ممنون باي باي لو زيسي باي باي لبوزوسيب ان شاء الله اقل معي اقل مردشين او خواف مكان خواف